بە ئامانجی خزمەتکردنی منداڵان و تازە پێگەیشتوانی ناوچەکە بنکەی نوێی نووری حکمە لە مەراسیمێکدا لە قەزای دوکان کرایەوە. لە قەزای دوکانیش دەستگای نووری حکمە دەکرێتەوە. طبعا ئەم موسسەیە ناو قەزای دوکان بەڕەسمی تا ئێستا هیچ موسسە و ڕێکخراوێکی ڕسمی تێدا نییە بۆ قورئان و بۆ ئەم شتانە. سوپاس بخوای گەورە کە دوای مۆڵەت وەرگرتن و لایەنی ئیداری ڕێگە پێدانی دەستگای نووری حکمەکە کرایەوە. ئەلحەمدولیلا ئێستا لە سەرەتای دەستپێکردنەوە 150 فێرخوازێک خەریکی جوان خوێندنەوەی قورئانە. هەمیشە بوونی ئەم جۆرە دەستگایانە ئەساسە و پێویستە هەموو لایەکیش بەڕاستی هاوکار بین بۆ زیاتر بەرەو پێشبردننی ئەو جۆرە دەستگایانە. هەر ماڵێک پێویستە بەڕاستی هۆشیارکەرەوەیەکی هەبێ لەبارەی قورئانی پیرۆزەوە. هەموو ماڵێک گرنگە لەوەی کەەوە ئەندامێکی خێزانەکەی خزمەتکاری قورئان بێ، چکە دڵنیا بە لەوەی ڕنگدانەوەی بۆ سەرتاکەکانی کۆمەلگا ئەبێ. هەر کەسێک لەسەر قورئان پەروەردە بێ بە دڵنیاییەوە کەسێکە بێ ئەمین و دەستپاکە بێ، کەسێکە بێ لایەنی ئەخلاقی پارێزراوە بێ. سانتەرەکانی نووری حکمە لە زۆربەی شار و شارۆچکانی هەرێمی کوردستان لە بواری فەرموودە و قورئان و ئەحکامی شەرعی خزمەت دەکەن. بەڕێوەبەری ئەوقافی دوکانیش ستایشی ئەم هەوڵانە دەکات. ماناسی و دوای خواناسین و خۆناسی داوا دەکەم لە باوکان و دایکانی خۆشەویست کە مناڵەکانیان هان بدەن ڕووبکەنە ئەم دەستگای ئینشاءالله بۆ ئەوەی فێری قورئانی پیرۆز و کەلامی خوای تێدا فێر ببن، بۆ هەروەها فێری ئەخلاق و ڕەوشی جوان ببن، چۆن بەپەرۆشی بۆەوەی کە مناڵەکەت سەرمایەشی دنیایی هەبێ، ئاواش با بەپەرۆش بین بۆ ئەوەی کەوا مناڵەکانمان ئەخلاق و ڕەوشتێکی جوانیان هەبێ، مناڵەکانمان شتێکی جوانیان پێشکەش بکرێت لەم دەستگایانە. خوای پەروەردگار پاداشتی ئەم دەستگا بەڕێزانە بداتەوە. و هەروەها شتێکی گەورەشە بۆ قیامەت بۆ دایکان و باوکان کە هەڵگیری قورئانن مناڵەکانیان، ئەو مناڵانی کە هەڵگیری قورئان و خزمەتی قورئان دەکەن لە ڕۆژی قیامەتە دایک و باوکی ئەو مناڵە ئازیزانە نوریشان دەخرێتە سەر، تاجی نورینیان دەخرێتە سەر بۆ ئەوەی کەوا لە دنیادا مناڵەکانیان هانداوە کەوا خزمەتی قورئان بکەن. دەستگای نووری حکمە لە ساڵی 2007 دامەزراوە و کار دەکات بۆ پەرەپێدان لە بوارەکانی پەروەردە و زانست و فێرکردن و بڵاوکردنەوەی ڕۆشنبیری قورئان و کار دەکات لەسەر پێگەیاندنی تەواوی توێژەکانی کۆمەلگا و لە زۆربەی شار و شارۆچەکان بنکەیان هەیە. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، قەزای دوکان. ئاهەنگی کردنەوەی لقی نوێی سەنتەری نووری حکمە لە قەزای دوکان